سڵاوتان لێبێ خۆشەویستان. وا بڕیار بوو کە من بەرنامەیەک پێشکەش کەم لەسەر چۆنێتی ڕێگاڕۆشتنی گەنجان و خێزانەکانی ئەم وڵاتە بۆ دەروی هەرێمی کوردستان بەرەو ئەوروپا و وڵاتانی ڕۆژئاوا و بە تایبەتی وڵاتی ئەڵمانیا. مانە لێرە لەم کەمپیانەوە لەزگی کەمپەکەیە بیانە. خۆشحاڵم کە لە وڵاتی ئەڵمانیا توانیم لەگەڵ جەناب تا چاوپێکەوتنێ بکەم. لە تورکیاوە هاتم بۆ هەنگاریە، لە هەنگاریاوەش هاتووم بۆ نەمسا لە نەمسەش بۆ ئەڵمانیا، لە ئەڵمانیاش چوون بۆ بەریتانیا و کات دیپۆرتی هەنگاریە کرام و ئێستاش گەڕامەوە ئەڵمانیا. بەڵێ وێنەکان ئێستا ئامادەن، ئێستا خەریکی کارکردین بۆ کۆکردنی وێنەکانیش و لەم بەرنامەیەشە ئەم وێنانە ئێوە ئەیبینن. بە قاچاق هاتمە یۆنان لە ئیستانبول بۆ یۆنان حتا ئەڵمانیا هاتم. جگە لەوەش چەند گەنجێکم لە شاری کیل لە ئەڵمانیا چاپێکردن لەگەڵاکردن کە ئەوان دانیشتی کەمپەکانی شاری کیل بوون. تۆش کوردی؟ ئەمەش کوردە لێرە دانیشتووە؟ ئەمانش ئێوەش کوردن؟ کوردن؟ لەگەڵەوەشە لەوێ کوڕێکم ناسی وتم ناوت چییە؟ کوردێکی زۆر دەوری یابوو، تیناو سیروان بابانە. سیروان کاتەوە باش سەعات چەند هاتی بۆ کەمپەکە؟ لە دەوری یەکی شەوانەیە. زۆر چاکە تۆڵێن زۆر هاوکاری خەڵکەکەی ئەو لە وەڵامان پێوتم. دیسان یەکترێ بینینەوە لە ئەڵمانیا بۆ کوردستان. ئەو کاتین کەم قسانەمان کرد سەعات 2 شەو بوو، ئەهات سەردانی کەمپەکەیە کرد. بەڵێ کە وتی ئەڕۆمەوە وتم بۆ بڕۆرەوە زۆر چاکە، بەڵام پێویستە پێ تۆ لێرە کە ڕۆشتەوە بزانی بۆ ڕۆشتویتەوە چیت کردووە لێرە شتێک بکە بۆ خۆت. پەشیمان و پەشیمان نیم لەبەرەوە لێرە تەعزیب نەفسیمان دەدا. ئێمە لەم بەرنامەیە دوو بەشمان هەیە. بەشێکیان ئەوەیە کە ژیانی کۆچ و کۆچبەرانتان بۆ باسەکەین لەگەڵ سیروان بابانە. دووەم بەرنامەشمان شتێکتان پێ ئەڵێین ڕەنگە تۆزێک ئازارمان بات بەڵام دڵخۆشیشمان نەکات کە هەموو کەسێک هیوای بۆ گەڕێتەوە لە ژیانە. من ئەم لەم ساتەیە کە قسە لەگەڵ بەڕێستانەکەم کاغەزات لە دەستە چەپمایە ئەو مافەتان پێ ئەدەین، ئەو مافە تکایە بەس لە کەناڵەکەی خۆتانەوە بۆ هیچ کەسێک نییە ئەو وێنانە بەجارێککە کۆپیکە بەکاربێنێتەوە. ئەوە ئێمە لە وڵاتێکە ئاژین ئەبێ یاسا سەرۆربێ ئەو شتە ئەو وێنانە وێنەی تایبەتە بۆ بینەرانی بەڕێزە تکایە ئەمە بۆ مافی کەسایەتی ببینن. کوڕێکەیە پێشمەرگەیە ناوی ئازادە. ئەم پێشمەرگەیە بینار بووە لە شەڕی داعشە، بەڵام دواتر لە ڕێگەی سەرۆکی پەرلەمانەوە ئەنێرێت بۆ ئەڵمانیا، لەوێ ئەچێتە لای سیروان بابان، دواتر لێ چارەسەری بۆ دۆزنەوە. بەڵام وێنەکان ببینن کەسمان پێشبینیەوە ناکەین کە ئەم چارەسەرکردنا و بێتەوە بە کەسێکی ئاسایی و بتوانێت ژیان بەڕێکات. بەڵام بێهیوان نەبووە ئەم پێشمەرگەیە، چۆن پێشمەرگەکانی تر بێهیوان نابن، ئەم پێشمەرگەیەش بێهیوان نەبووە. وێنی ئەویش تامشانێ. کەسێک ناوی سیروان بابانە لە دانیشتی شاری کیڵە لە ئەڵمانیایە. ئەم کۆمەکردنی تۆ بۆچی؟ سپاس کاکاروان. دیسان یەکترێ بینینەوە لە ئەڵمانیا بۆ کوردستان. دەستی ماندووبوونتانە گوشم. کۆتایی پرسیارەکە بۆ مرۆڤایەتی. کۆمەکردن ئەگەر کۆمەکردن بێ بەس بۆ مرۆڤایەتیە، بۆ ئەوەی کە قسێکی جوان هەیە هەتا کەسێک برسی بێ ئێمە تێر نین، هەتا کەسێک دەست بەسەر بێ ئێمە ئازاد نین، هەتا کەسێک ئازاری هەبێ ئێمە بێ ئازار نین. من ئەوە نەفێر بووم لە ئەڵمانیا، خوێندومە کارم کردووە بۆ ئەوەی کە ئەو نەک بە پەیام بە قسەکردن بە پراکتیک بە عملی ئەو ئیشانە بکەم. خۆشە شاید حاڵێکی تەواوی ئەو ئیشانە بووی. ئەو شەوەش کە هاتی بیرم ناچێتەوە، یەکێکە لەو شەوانەی کە سەدەها شەو بووە بیرم یەت تەلەفۆنێکم بۆ کرا، ئەویش پێشمەرگەیەکی تر بوو بە ناوی کاگارام وابزان وێنەشت گرتووە، قاچی ئێشا پارچەی تیا بوو، سکیۆریتیەکان یعنی ئەو کەسانی کە لێ بوون لێ تێناگەیشتن. منیش هاتم ناردم بۆ خەسخانە و کاری وەرجێڕیم بۆ کرد و سەرپەرشتیاریم بۆ کرد. لێرە لەم کەمپیانەوە لەزگی کەمپەکەیە پیانەوە. ئەم لەزگانەی چییە؟ لەزگەی ئەوەی کە بڕێ بتی بڕێ بۆ سوید لێرامێتەوە ئەگە جواز پێ بتوانین بڕێ بە سوید، ئەگە جواز پێ نەمێ لێرامێتەوە توانێت خۆ دەست سا تۆ توانین بڕێ بە سوید؟ من دەتوانم بڕۆم، بەس من جا لێرە مامەتەوە لە ئەڵمانیا. بەم لەزگەیە توانین بڕۆی؟ بەڵێ ئەگەر جواز پێ بێ ناتوانم بۆی جۆرە بڕۆی. کاکە چۆنیت؟ ئەو گوێم لە گۆرانێکی کوردیە لە کوێیەت؟ مەتعەمرانیە. ئێرە کوێیە؟ ئەڵمانیا. چ شارێکە؟ شاری کیڵ. چەند مانە خانوو دیراوەتێ؟ مانگ و نیوە دەبێت. ئەی وەڵام وشتیان نایەتەوە
نا والله محکمە نەکراوە دەستا حەزەکەی لێرە بیان ئەتێ بکەرێتەوە کوردستان وڵی پۆژیان هاتمەی تر بەدام دەم ئینشەڵا لێرە زۆر چاک با بڕۆین بەرەو مەطعەمان پیشان بە ئێستا ڕۆین بەرەو مەطعەم چێشخانەیەکی کوردیە لە شاری کیڵ جۆمان لە گۆرانیە کە بێت گۆرانی کوردی ئەو ئێرەیە کاکە سڵاوتان لێ بێت چۆنن وەزەتان چۆنە باشن ئەو برادەرە ئەم چێشخانەی پیشان ناین زانی ئەم برادەرە سڵاوتان لێ بێ کاکەگیان باش قوربانم ئەو برادەرە وتی قوربانم چاوەکەمی ئێمە لێ نارتیەوە هاتووین چاوەکەمی زۆر سپاس وەسعی ئێستای پەنابەران چۆنە لە ئەڵمانیایە بەرەو چی ئەڕۆن ئایا بەتەنها لە ناو کەمپانیایە بێنەوە یانەوە تا هیوایەکەیە بووی کە ئەمان بنە هاوڵاتیەک لە وڵاتی ئەڵمانیایە هیوا هەیە هیوا دایمە هەیە لە کەمپەکانە نامێننەوە ئەو پەنابەرانەی ئیتر لە هەر شوێنێکە هاتوون تەنها ئەوە نیە لە کەمپەکان بخزێن و خواردنیان بێنی و چارەسەری پزیشکیان بۆ بکەین نەخێر ئەبێ تێکەڵ بن بە کۆمەلگای ئەوروپی بە کۆمەلگای ئەڵمانی ئەبێ فێری زمان بن ئەبێ بیسەلمێنن کە ئەوانە شایستەن بە هاوڵاتی بوون شایستەن بەمانەوە لەو وڵاتەیە من هەمیشە ئامۆژگارەکانم بۆ هاوڕێ و براکانم ئەوەیە کە دوور بن لە تونتوچیژی فێری زمان بن خۆیان بگونجێنن کار بکەن ئەگە کاریش نەکەن شتێ نەکەن کە ببێ بە مای دەردەسەری بۆیان بۆ چەرمەسەری بۆیان مافیمانەوە ئەگەر بە مافی پەنابەرێتی ژوەری نەگرن کەس بۆ کوردی باشوور ئەڵێم کەس دەریان ناکات تا ئەم دقەیە کە ئەمڕۆ سێ ڕۆژ دوای نۆرۆزە برارێک نییە دەرکردنی کەسی تیابێت هەر بۆ بەیانیش دەڵێ دەڕۆمەوە کاکە بۆ هاتووی بۆ دەڕۆیەوە بۆچی دەگەڕێەوە تەحمولی نییە ئیش دەکات هەفتەیەک دەڵۆڵا ئەویشە بە من ناکرێت ئەدانی چێکا کاروان ئەو گەنجانێک کە دێنی بۆر تەنویستنەوە ئەوە کوڕی هەژار نییە ئەمە کوڕی بەرپرسەکان هاتن بۆ خۆشی ڕێقامە وەرگن و قەیف و سەفا بکەن لەم ڕابوێرن ئەچنەوە کوڕی هەژارە و پێشمەرگە یەک ناچێتەوە وەگەوەش کە من ینی لە کەمپیەوە بووم هیچ کەم کوردیەکم نەبووە لەوێ لەینی حکوومەتی ئەڵمانیا من خۆم نەخۆشم یانی چارەسەری نەخۆشیەکەیان بۆ کردوم مەمنونی حکوومەتی ئەڵمانیا مەمنونی کاکسیروانیشمانی کە لەوێ کە هاوکاری کردوم وەگەوە کە هاتوشمەتەوە خۆم هاتوومەتەوە بەدەستەمەندی خۆم هاتوومەتەوە نا حکوومەتی ئەڵمان نەناردومێتیەوە خۆم ینی بە حوزن و دەزای خۆم هاتوومەتەوە بۆم شاری وەرە بە دقیق پێتەڵێم کە ناویشم لەلایە ئێمە کە هاتین 36 پێشمەرگە بووین حەزەکەم بزانی بە 36 پێشمەرگەوە لێرەین پێشمەرگەیەک نەچۆتەوە کوڕ هەژارێک نەچێتەوە ئەوەی هەمووی دەوڵەمەند و کوڕی تاجیر و مقاول و شتانە لێ ڕاوێری ئەوە لە کوردستان بۆ ێستا سەر لێرە ناچێتە سەر ئەگەڕێتەوە من کەس و کاری خۆم لێرە نییە ئەوەی لێرە بەس برادەکانم لێرە بەس وەکو کەس و کارمان لێ هاتووە لێرە لەوەی بڵێن لە وڵاتی خۆت خۆشە بەس ئەگەر شوانێ بتوانێ مەڕەکان بەڕێوە بەرێ ئێمە شوانمان نییە کاکە شوان لە کوردستانیە مەڕانە بە هەر مەڕێ بۆ شوێنێک ئەڕوە کوڕ ئێستا جەماعەتەکەنە کە خەڵکی کەرکووکن ڕۆژانە دێنە ئێرانە کرێکارن دەڵێ پێشمەرگەینە دەڵێ ئێمە پێشمەرگەینە تقریبی 12 نەفەرن ڕۆژانە دێنە ئێرە دەڵێن ئێمە پێشمەرگە بووین بەڵام 15 ڕۆژ لە داوام دەبووین 15 ڕۆژ داهاتینەوە گەزکاریمان دەکرد وەستای گەزکاری ئێستا لێرەش ڕۆژانە دەنگ گەزکاری دەکەن لەو دوکانەی تەنیشتمان ئەگەر فرسەت بێتن سبێنێ دوکانەکەش پێشان دەدەم لەبەرەوەی بێپارە نەبن و نەکەونە سەرزادەی هاتوونە بەبێ ئەوەی وەرەقەشیان هەبێ گەزکاری دەکەن لێرانە وڵی بۆ خۆیان دەڵێ 15 ڕۆژ پێشمەرگە بووین 15 ڕۆژی دەچوین گەزکاریمان دەکرد وەستانە وەستای چاکیشن و هاتوونە ئێرانە دەڵێن بۆیە هاتوینە کە لێرە بژین بەڵام تەحمولیشیان نیە دەڵێت دەگەڕینەوە دەڵێت دەچینەوە پێشمەرگایەتەکەی دەکەین تااقەتی ئەو کەمپمان نەماوە سەرما کوشتینی و ئیدارە ناکەین لە وڵاتی ئارە وڵا برسێتیش لە هەمووی بەخوای ئەوەتانە کاروانجان چەندین کەس لەو کەمپانە دەتوانی بچی بیان بینی ینی منداڵی ساوای دییان لەگەڵا تووشی نەخۆشیێکی بوونە لێرانە هەموو بەس ئەو ئۆندەی موچاویان نوکتاوی دەبێ سوور هەڵدەگەڕێ دەبێ بچن هەفتەیەک لە خەستخانەی بکەون تا چا دەبنەوە ئێستا کەسێکمان لەگەڵایە ناوی کاکازاتە پێشمەرگەیەک بۆ بینار بووە لە شەڕی داعشە دواتر گەناوەتە ئەڵمانیا بەر وەسیلەیەک بووبێ تۆی بینیوە چیتان بۆ کرد پێشەکی مافی هەموو کەسێکە کە بێوێت وێنەی پیشان بدرێ یا پیشان نەدرێ من ئەم لەم ساتەیە کە قسە لەگەڵ بەرەستانەکەم کاگەزات لە دەستە چەپمایە ئەو مافەتان پێ ئەدەین
ئەو مافە تکایە بەس لە کەناڵەکەی خۆتانەوە بۆ هیچ کەسێک نییە ئەو وێنانە بەجارێککە کۆپیکە بەکاربێنێتەوە ئەوە ئێمە لە وڵاتێکە ئاژین ئەبێ یاسا سەرۆربێ ئەو شتە ئەو وێنانە وێنەی تایبەتە بۆ بینەرانی بەڕێزە تکایە ئەمە بۆ مافی کەسایەتی ئێمە هەردووکمان ڕازین لەسەر ئەو وێنانە وەکو تریش چیرۆکی کاگازات من لەوێ ئەیجێڕمەوە کە گەیشت بەدەستی من ئەوی تریش پێشەوە خۆی ئامادەیە من لە ئەڵمانیا سەرپەرشتی چەند کەمپێکی پەنابەران ئەەکەم وەرجێڕم کاری ترم هەیە سەرپەرشتیاری خەڵکانێکم کە بێ دەسەڵات کاگازات لە ڕێگەی سەرۆکی پەرلەمان و ویزەیەکی بۆ وەرگیرا ویزەی ئەڵمانیا کۆنسوڵی ئەڵمانی هاوکاری کردون بۆ ئەوی بۆ چارەسەری بێنە ئەڵمانیا لە شاری هامبۆرگدا بەزین دوای ئەوە بە چەند ڕۆژێک هاوڕێیانم لێ ئاگاداریان کردمەوە کە کەسێکی وا هەیە پێویستی بە هاوکاری من هەیە چوومە خزمەتیان کاری مانەوەیم بۆ جێبەجێ کرد یەکێک لەو شتانی کە زۆر جێ دڵخۆشیە بە بەڕێوەبەری بەشی پەنابەرانم ودوتم من کەسێکم لەلایە لە پێشا پێم وتم من چەند ساڵێکە کارتان بۆکەم بەخۆ بەخش و بە پارە ببێ پارە هیچ داوایەکم نەبوو لە ئێوە وەزەلامێکم هەیە ناشی ناسم باوەڕتان بێ ئەم ئێستاش لەم دەقێشا نازام کاگازات سەر بە چ لایەنێکە پێشمەرگەی کوێ بووە لە کوێوە هاتووە ئێستاش لێم نەپرسیەوە ناشمێ بزانم جگە لە کاگازات پێشمەرگەیەکی تریشە ناوی کاکسالارە هەورامیە باویش بە هەمان شێوە بەیەک و هاوکاریم کردوون بۆ من هیچ کێشە نییە هەر کەسێک بوو بێت و خەڵکی شوێ بوو بێ ئەینەشتم بە بەڕێوەبەری کەمپەکەوە دوتم من نامەوێ داوای مافی پەنابەرەی بۆ بکەم بەڵام من ئەمێ چارەسەر بکری ئەشزانم کە لە وڵاتەیە مافی چارەسەرکردن پارێکی زۆری تێچێ ئێمە ئەو ئیمکانێتەمان نییە وتی باش ئێمە ڕازیمان لەسەرە لەو ڕۆژەیە بە ماوەیەکی زۆر کەم مافیمانەوەی موقەتم بۆ وەرگرت لەوێ تەرخیسی ئەوم بۆ وەرگرت کە لە کەم پانەمێنێتەوە چکەم پەنابەر نیە ئەم بە حاڵەتێکی ئیسیسنایی ئەمایەوە هێنامان و نەقمان کرد بۆ شاری کیل بە لای هاوڕێکی خۆی کاگنەبەس زۆر برادەر هاوکارمان بوو لێەوە دەستمان کرد بە چارەسەرکردنی وێنەکان دیارە جێی خۆیەتی من خۆم بەش بە حاڵی خۆم سوپاسی هەموو یەکێ بکەم لەو شارەی کە کاگازات هات بۆ لامان لە شاری کیل و لە شاری نوێی منیستەر لە بچووک تا گەورە لە من ئەمانم هەمووی گەیانەوە بە سەرۆکوەزیران هەتا ئەو کەسەی کە لە خەستەخانەکە ئیشی پاکردنەوەژەکە دەستمان کرد بە چارەسەرکردنی کاگازات لە پێشا کە هاو ئەمەلیاتەکان یان نەشتەرگەرێکە بۆ شێوازە بوو کە وێنەکان پیشانەوە بزانم ستۆرێکی جوانی تایە نوع ئەمەلیاتی بۆ کراونەوە نەشتەرگەری بۆ کراوە ئەو وێنانەی کە ئەبینرێ هیوادارم وەسفێکی وا بکرێت کە بزانرێت کە من لێرە بەخشندەی خەڵک بەخشندەی مرۆڤایەتی میلەتی ئەڵمان نەگەر حکومەتەکەشی میلەتی ئەڵمان ئەبەخشم پێتان ڕاگەیەنم کە خەڵکێک هەیە کە کەس ناناسێت خەڵکێک هەیە کە هیچ ڕەنجی بۆ ئەو وڵاتە نەیەوە کاگەزات ماوەی دە ڕۆژ نەبوو لە وڵاتەیە بوو ئامادە بوون مەبلەغێکی وای بۆ سەرفکەن وا بزانم بودجێ ئەم شارە بەشی نەئەکرد هەتا ئێستاش هیچ کەسێک نەیوتووە تۆ خەڵکی کوێی لەکوێ هاتووی بۆچی نهاتی بەس من لە پێشا پێم وتونتم ئەم کوڕە پێشمەرگەست بۆ من سپایدەمانە سوپەرمانە هەرقلە ئاوا پێم ناسانن ئەگەر ئێمە عیلاجی ئەم کوڕە نەکەین ئەم کوڕە لەسەر جادەیە تووشی هەزارەها نەخۆشی دەرونی ئەبێت خەڵکێک ناتوانێت سەیریکە لە ئەڵمانیا مافێک هەیە بەسەر جادە پێڵێن مافی گشتی بۆت نییە بە ڕووتی بسوڕێتەوە لەبەرەوەی دەموچاوی خەڵک ئەو منزەڕە نەبینێ و بۆ شت نییە ئەگەر دەموچاوت شێوەنرابێت ناتوانانی بتە سەر جادە مافی حکومەتە ئەو شتە چاکاتەوە ئەگەر لە شەکەنەوە کاگازات نمونەیە چاکی شێکەنەوە سەرەتا دەستخۆشیت لێکم کا کاروان سپاسی ئەم دەرفەتەی شەکەم چکە کۆمەڵە شتێبێ ئەبێ باسی کەم من ڕاستی و دروستی هەیە بێش هەر باسی کەم ئەم شتانە من سەرەتا کەوام لات من لە کەرکوو کوام لێ هات لە مەنتیقە سناعەکەی کەرکوو بەرەو گەڕانەوە بۆ ماڵ زارێ تەقی پیامانە ئیتر ئەوەش خۆشبەختانە کە من ماوم بەس داخم بۆ ئەو سێ شەهیدەکە لەگەڵما ڕۆشت داخم بۆ ئەو حەو بریندارێش کە لەگەڵ مایە ئیتر لە ماوەیەکی زۆر لێرە ئیتر بە کە بێ هیوا و بێ ئومێد ماوم تەنا کەسێک بوو ئیتر کە توانیم بگەمە ئەوێ ئەویش کاک دکتۆر یوسف کە سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەویش لە ڕێگای برادێک و ئەویش کاک شیروانی ناوبوو ئیتر خۆشبەختانە کاک یوسف دەستی هاوکاری بۆ کێشام بەڕاستی یعنی ئەو مووقیفە ئەو نازم وڵی نازم چۆن تعبیری کەم ئیتر فیزێک چارەسەرەکەەوە بە نەجاحەت ئین بێت لێرە
لێرەنا لە ئەڵمانیا والله قەت بە هیوایەوە نەبووم وا دام نابوو دەسم لە خۆم شۆشت بوو تر تەواو یعنی کە بە ڕوخسارێکی شێوا کە مناڵەکەیشم نەیەتوانی سەیری دەم و چاویشم بکات تەنانەت بەوە مناڵەکەیشم هەر ناهات بە باوەشم ئێستا شکر لەخوا بەزیە کە گەیشتمە ئەو وڵاتەوە لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە لە ڕێگای کاک دکتۆرەوە کە من گەیشتمەتە ئەو وڵاتە گەیشتمەتە لای ئام پیاوە بەڕێزەش لە ڕێگای ئەو برادرێش کە لەوێ نەبەز ئیتر ئەم نازانم بڵێم چۆن پیاوەتی ئەمیش بگەڕێنمەوە ڕاستی یعنی بە هەموو جەوارحەکانی خۆی یارمەتی کوردی ئەوێ ئەدا بەدەمی پەنابەرانەوە جگە لە ئەوی من قەت چاوەڕانی ئەوە نەبووم کە بگەڕێمەوە عەفو بۆ هەناسەی طەبیعی خۆم جاری جاران ئێمە بەردەوامە بین بەڵام پاش ناوبڕێکە گەڕێن وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمان نابن ئەم کووردە لێرە خزمەتەکات سلام کاتەوە باش سەعات چەند هاتی بۆ کەمپەکە لە دەوری یەکی شەوانەیە ئەم برادرەش لە هەر شاری ڕانێەوە هات تۆش لە ڕانێەوە هاتووی تۆ لەکوێ هاتووی ئێمەش ئەزەکەین بچینەوە کوردستان شادەی پۆلی شەشم هەیە معدەل مەشتا و شەشە علمیشم شادەم هەیە ئێستا بمگەڕین تۆ بم کاتە شتێکی گچکە ئەگەڕێمەوە کوردستان بەڵام بۆ بڕوا ناکەم کە دەست خستە خۆرجی میلەتەکەت و دەستە خستە خۆرجی گەنجەوە کە هەمان هەڵاتن لە وڵاتەکەت چونکە بەڕاستی گەنج بناغی وڵاتە دەتوانێت زۆر شتکە لە وڵاتەکەیە ئێستا بچووکترین شتکە بینی بێتم کە کردی بێتیان خۆیان بۆ مناڵەکانی خۆیان ئەڵێ لە ئەمریکا بوو بۆ جەژنی سەری بۆ جەژنی لەدایکبوونی مناڵێکی خۆیان $75,000 سەرف کرد بەڵام گەنج لێەوە هەمووی چەند ساڵە ئیشەکە بە کرێکاری و بە شاگردی و بە ناخۆشی ئەیا بۆ ڕێگەیە ئایامە ڕێگەی مردنە لانێ هەمومانە ڕێگەی قاچاق هاتووین خۆیان نەمرم چیمێ بەسەرێت و چیمە سەر نایە ئەگاتە ئێرە لێرە چاوەڕێی قامەیە کە ڕاستە لێرە تۆزێ ژیان قورسە حەی مامە کاروان وەتەن شیرینە منو خۆم ئیشاڵا گەڕێمەوە بەزام بەتەچیت بیری دایکمەکەم من ساعتدا ئەو ناوە بۆ گەشتمە ئەڵمانیا هیچ شوێنێکم شک نابن شوێنێک شارەزان نەبووم کەس شکم نابر تەنها کاکسیروان بۆش لە فەیسبووکە هاوڕێن بوو ئەوەی ڕاستی بێتر پەیوەندیم پێوە کرد و زۆر هاوکاری کردم گیانمێ کەمپەکە و بەڵێ دڵخۆشی زۆریش سا زۆریش خۆشحاڵم کاکسیروانە بینی سەفەرکردن مافێکی سروشتی هەموو کەسێکە بە قاچاق بە نازانم بەچی بڕات سەفەر ئەکا ئیشی خۆیەتی حەزی لێتی ئەڕات ئەمە مافێکە و باڵندەر سەفەرەکات باڵندەر سەفەرەکە کۆچکردن و ئەملاولا ئەمە کەس ناتوانێ بیگرێ ئاوڕبەرەوە لە پشتمەوە ئەم زەلامی لە دوای من و دانیش نازانم شێ ئەتوانم قەنەعاتی بکەم بەیانی بیخەمە هەڵی فریوەنم بڕوا سەفەرکە بە ئامان و داماندا ناگرسێتەوە ئەو سێ نمونەی تەواو لە بەردەستمای پێشەوەی بڕۆنەوە بگەڕێنەوە بۆ وڵات من پێم خۆشە خۆشمە گەڕێمەوە لێرەوە قساکە من ساڵێکی تر ڕەنگە لێرە کە ناسی بکەم یا ئیشێکی تر بکەم یا پۆستێک ببێت یا شتێک بێت ئەم گەڕانەوە ڕۆشتنە ذاتی نەفسی ئینسانەکە بڕیاری لەسەرەیە کەس بڕیاری لەسەر نایە یاخود خێزانەکەی ئەمەی کە لێرەوە ئەڕۆن خۆتان هەمووتان ئەیزان من پێویستی پێ ناکەم من بە ئێرە تۆزێک کارەکان نامۆم لەوێ ئەو کەسانی کە بڕیار ئێن بگەڕێنەوە یەکەم شت ئەم لێرە کە ئەڕات بە چاوەڕوانەکە لە ئەڵمانیان لە سویدیان لە ئەوروپا بەهشت تێدرگای کراوەتەوە دەزەکا بە گیرفانە کارتێکا بە دیوار وا تێگەینراوین ینی وا تێگەینراوە کە خەڵک وایە چۆن وا تێگەیراوی کە هەر کەسێکت لە ئەوروپا بوو میلیۆنێرە شتیوان ئەم دوانە هەر دوا کێشەکەوان نییە کە هێتە ئەوێ لە کەمپێکی پەنابەرانە لەگەڵ خەڵکی ئەفغانی ئەسیوبی ئیتر ئەوانە هەمووی بەشەرن هەمووی حەق و مافی خۆیان هەیە چۆن من پێستم بۆرە ئەو پێستی سپیە ئەو پێستی ئەوە بەڵام هەنێکمان تەقبولی ئەم سەرەگرتنە ناکەین لەگە خەڵکێکی ترا تووشی لێک خشانێک ئەبین لێک خشانەکە بە یاسا حل ئەبێت
ئێمەش ئەو یاسایە تۆزی خەڵک پێی نامۆیە بۆ نەمونە خواردن باسی خواردنت کرد بەیانی پەنیرە نیوەڕۆ برنجێکی زۆر زۆر ناخۆشە چکە خواردنی ئەوێ وەکو وایە خواردنی سجن یا خەسخانە بێت ئێوارەش پەنیرە یاخر کوڕێکی کورکە فێر بووە یان ئافرەتێکی کورکە فێر بووە بەیانیان چایەکی گەرم و ناوساجی و ئەیترە ئەو شتە خۆشانەی کە هەیە نیوەڕان ئەبێ نانەکە گەرم بێ چێ بە ئینانی ئێوارە ڕازی هینانی نیوەڕۆی بۆ گەرمکەنەوە ئێدە ئێوارە نییە پەنیرێک و لە تێنانە لە تێکەن و شتێک ئاوای لێکەن و بیخۆ ئەمە خواردنەکە کەس دەبەر ساڕای نەکردو بەڵام تۆ بە مروری زەمن پێوی لەشت پێویستی بە خۆراکە اینجا سەرماکە ئەمە تاوە جوانە هەیە لەوێ ئەو سەرمایە اینجا یاساکان زۆر قورسن بۆ ئینسان تۆ تەلەڤیزیۆنێکی ڕەشوسپی لە بەردەمایە لای بە تەلەڤیزیۆنێکی ملەوەن دابنێ بزانە چ کارە زیاتر لە چاوتەکەش کولتورەکەش و خەڵکەکەش و ئەوانە تۆ چاو لە پڕ تێر ئەبێت من کە لە هەر شوێنێک ئەسمە شوێنێکی تر نیو سەعاتم پێویستە الله چەند جوانە خۆشە ئەوە دوای نیو سەعاتەکە چاوت ڕایە لەگەڵ شتەکە ئەوە چاوت تێر بوو اینجا زاتی نەفسەکان تێرە بێ اینجا بیر ئەکاتەوە ئایا من چی چاوەڕێمە ئەمە زۆر گرنگە ئەو لێرەوە هەستەکە ئەڵێ 1 دینارم پێ ئێم بە چایەک وەچمە ئەو دیوەوە لەوێ ئەڵێ چی بیرەکاتەوە ئەڵێ من زگورتیم بڕۆم بۆ سلێمانی شارە حیاتەکە دانیشمەچمەوە هەولێر بۆ خۆم قەڵای لێ بۆ خۆم دانیشم نانێگە بێ بیخۆم دنیایەکیشی بینیوە ئەگەر ئومێدێکی هەبێ لێرە بژێتەوە ئەو بێ ئومێدی لەوێ ئومێدەکە هەڵەبژێرێ هیوای ژیانێکی خۆش هیوا ماوە بێ هیوامە بن چاوەڕەکەن چاوەڕێم بکەن لە بەرنامەی داهاتووشە تا ئەو کاتە بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکتری بن خواتان لەگەڵ